ساڵێکە ئیتر ئێوەش هەمیشە هەرشاد و سەربەش و سەرکەوتوو گەلی کورد زۆر دەبێت کە خەبات دەکات و زۆر دەبێت کە خوێندە ڕێژێت و فیداکاری دەکات ئەو بۆ یەکەم جارە لە مێژوگەرەکەمان شۆڕشێن نوێیەکەمان بە ئەنجام دەگات و ئەو بەرهەمەی دەبێت کە هەمومان ئێستا دەیبینی. دامەزراوەی سەرۆک جەلال تاڵەبانی وەکو یەکێک لە کارەکانیان کە ڕێخستنی مەراسیم و ئیڤێنتی تایبەتی ساڵیادی کۆچی دوایی سەرۆک مام جەلالە. ساڵی پار بیرۆکەیەک گەڵاڵە بوو کە فیلمێکی دۆکۆمنتاری یان فیلمێکی دۆکۆدرامی لەبارەی ژیانی مام جەلالەوە دروست بکەین. ڕاستیەکەی پار لەبەر کەمی ماوە دەرفەتەکە نەڕەخسا، چونکە ئێمە پێمان وابوو ئەگەر کارێ بکەین ئەبێ نزیک بێت لە شایستەی و گەورەی و تایبەتمەندیەکانی ژیانی سەرۆک مام جەلالەوە. بۆیە پلانەکەمان گۆڕی بە ئەم ساڵ لە سەرەتای ساڵەوە تقریبان لە مانگی دووەوە ستافێکی پرۆفێشناڵ هونەرمەندانی فیلمساز نزیک بە 60 کەس لە پشتی کامێرا و زیاتر لە 270 کەس لە بەردەمی کامێرا دەستمان کرد بە بەرهەمهێنانی ئەم فیلمە. بیرۆکەی فیلمەکە بریتی بوو لە جێڕانەوەیەک لە چەند خاڵێکی دیاریکراوی ژیانی سەرۆک مام جەلال هەر لە تەمەنی مناڵی یان هەرزەکاریەوە هەتاوەکو سەرۆک کۆماریەکەی. فیلمەکە هەوڵمان نا لەبەرەوەی لە ئەساس و بیرۆکەکە بریتی بوولەوەی خۆت زانین لە ماوەی ڕابردووە کەمترین ئەرشیف و داتای ڤیدیۆیی لەبارەی ژیانی کوردەوە هەیە. ڕابەر و سەرکردێکی وەکو مام جەلالیش کە نزیک بە 60 ساڵ خەباتی کردووە، ڕەنگە بەشی زۆری سەرەتاکانی خەباتی کەمترین دۆکۆمنتی ڤیدیۆیی هەبێ. بۆیە لە ڕووی هونەریەوە وامان پێ جوانتر بوو ئەگەر ئێمە بتوانین بە شێوەی درامی بە سوودوەرگرتن لە ژیان نامە و ئەو کتێب و نووسراوە و بەڵگەنامانەی ترکە هەن چیرۆکی ژیانی بنووسینەوە لە شێوەی سیناریۆیەکە و دیمەنسازی بۆ بکەینەوە و بە شێوەیەکی درامی دروستی بکەینەوە. بۆیە فیلمەکە بوو بە فیلمێکی دۆکۆدرامی بەشی زۆری تەمەنی مام جەلال و ئەوانە لە قۆناغی مناڵی لە کۆیەوە دەستمان کرد بە دروستکردنەوەی و هەڵبەتە بەشی زۆری ئەم ئەرکە کەوتە سەر ستافی هونەری بەرهەمهێنانی فیلمەکە کە هاوڕێی ئازیز و هونەرمەندمان کاک بەرهەم تەیب وەک بەڕێوەبەری هونەری فیلمەکە لەگەڵ ستافێک لەگەڵیا لە هونەرمەندانی تایبەتمەند بە دیکۆر و دیزاین و ئەوانە دیمەنسازیان کردەوە و ستافێکی تر بۆ جلوبەرگ و ستافێکی تر وەکو مەیکەپ و ئەوانە لەسەر ئەو فۆتۆ و ڕفرێنسانەی کە هەمان بوو دەستمان کرد بە دروستکردنەوەی قۆناغە جیاوازەکانی ژیانی مام جەلال. تقریبەن نزیک بە 9 مانگ ئێمە سەرقاڵی بەرهەمهێنانی فیلمەکە بووین. فیلمەکە خۆی لە ماوەی 1 سەعاتە و بە 2 ڤێرژن فیلمەکەمان دروست کردووە. جۆرێکیان فیلمەکە بە زمانی کوردیە، گێڕەرەوەیەک هەیە لە سەرەتاوە تا کۆتایی فیلمەکە چیرۆکی ژیانی مام جەلالمان بۆ گێڕێتەوە و لە چەند دیمەنێکیشە مام جەلال خۆی باز لە ژیانی خۆیەکە لەو مقابلانی کە پێشتر لەگەڵی کراوە دیمەنە ڤیدیۆیەکانمان وەرگرتوێتەوە. ما باقیتری ئەو وێنانە وێنەی دروستکراون و
و ئەو ڤیددیویانن کە خۆی هەیبووە هەوڵمان ناوە بەشێک لە ڤیددیۆکانیش ڤیددیۆی نەبینراو یان کەم بینراوی ژیانی مام جەلال بن لە ئەرشیفەکان با بڵێن ئەوانەمان بەکاری هێناوە و ڤێرژنێکیشمان دروست کردو بە زمانی عەرەبی واتای جێڕێرەوەکە ئەو دەنگی نەرێشنەکە کە هەیە با بڵێن ڤۆیزۆڤەرەکە دانیکیان بە کوردیە کە یەکێک لە ڕاگەیاندنکارە بەناوبانگەکانی کورسات و گەلی کوردستان و ئەتوان بڵم ڕاگەیانیەکێتی کە بەڕێز شێخ جەمال ئەو دەنگەکی خوێندۆتەوە لە ڤێرژن عەرەبیەکەشە بە هەمان شێوە ڕاگەیاندنکار و کادری ڕاگەیاندنی یەکێتی و کورساتوانە کاک فاسڵ سوحبەت عەرەبیەکەی خوێندۆتەوە کە هەردووکیان دەنگیان زاکیرێ بینەر ئەگێڕێتەوە بۆ سەردەمێک کە مام جەلال بۆ خۆی لەگەڵمان بوو لە کاتی سیاسەتکردنی و ژیانە بوو. بەرحاڵ ئەوەی ئەمڕۆ لە شاری بەغا نمایشەکرێ ڤێرژنە عەرەبیەکەیەتی و سەبتایتڵی ئینگلیزی بۆ کراوە بەڵام لە ئایندەیەکی نزیکە لە شاری سلێمانی و لە شارەکانی تری کوردستانیش هەوڵە این فیلمەکە نمایش بکەین ئەوان ڤێرژنە کوردیەکە نمایشەکرێ وامان کردووە کە بینەری هەر وڵاتێک بتوانێت بە زمانی خۆی تەماشای فیلمەکە بکاو بۆ بۆی زۆر خەریکیەوە نەبێت بە سەبتایتڵ شتەکان بخوێنێتەوە. ئیتر ئێوەش هەمیشە هەرشاد و سەربەش و سەرکەوتوو گەلی کورد زۆر دەبێت کە خەبات دەکات و زۆر دەبێت کە خوێندە ڕێژێت و فیداکاری دەکات ئەو بۆ یەکەم جارە لە مێژوگەلەکەمان شۆشێ نوێیەکەمان بە ئەنجام دەگات و ئەو بەرهەمەی دەبێت کە هەمومان ئێستا دەیبینی. لە مێژە قسەیەکی باو هەیە کاڵن کورد مێژووەکەی فەوتاوە یان مێژووی نەنووسراوەتەوە یا ئەو بەڵگەنامانی کە هەن لەبارەیەوە بەردەست نین براون فەوتێنراون و مێژوەکە نەنووسراوەتەوە و ئێمە پێمان وایە سینەما یان سینەمای دۆکۆمنتاری ئەتوانین ڕێگەیەک بێ و ڕێگەیەکی هاوچەرخ بێ بۆ نووسینەوەی مێژوو بۆیە بیرمان لەوە کردەوە لەم ڕێگەیەوە لە ڕێگەی بەرهەمهێنانی فیلمێکی لەم جۆرەوە ژیانی تێکۆشانی گەلی کورد خەباتی زیاتر لە 60 ساڵەی ڕابەرێکی ڕزگاری خوازی نەتەوەکەمان خۆی و هاوڕێکانی تەنانچکە فیلمەکە بەتەنیا باسی خۆی ناکە لە زۆر قۆناغی ژیانیا بەشێک لە هاوڕێکان لە سەرکردەکانی تر لەگەڵ یا بوون هاوکاری بوون لە ناو فیلمەکەیە تەرکیز کراوەتە سەر هەندێک لەوانش ئەگەرچی زۆر سەختە ئینسان بتوانێت لە ماوەی 1 سەعات و لە یەک فیلمە تەواوی ژیانی کەسێکی وەکو مام جەلال کە دنیای قۆناغی جیاواز لە ژیانیا هەیە بتوانێت هەمووی تۆمار بکاتەوە سەختی خۆی هەبوو بەڵام مەبەستمان بوو کە لە ڕێی فیلمێکی لەم شێوەیە بتوانین نەوەی تازە پێگەیشتووی گەلی کورد و خەڵک بەگشتی ئاشنا بکەینەوە بەو جۆرە خەباتەی کە ئەو نەک بەتەنیا وەک کەسێکی حیزبی بەڵکو وەک کوردپەروەرێک وەک خەباتکارێکی دیموکراسی و ئازادی و مافی مرۆڤ و وەک ڕابەری یەکێک لە ڕابەرەکانی نەتەوەی کورد چۆن خەباتی کردووە و دیدی سیاسی و تێڕوانی استراتیژی ئەو بۆ چارەسەری کێشەی کورد چۆنایی بووە. ئەمە کارێکی زۆر سەخت بوو بەڵام ئەستەم نەبوو لێ هاتووی و توانای ستافە هونەریەکان و ئەو مامۆستا و هاوکارانەمان کە لە پشتەوە هاوکارمان بوون و خودی دامەزراوەی سەرۆک مام جەلال و بۆردی بەڕێوەبردن و هەموو ئەو کەسانی کە لە ژیانی مام حزوریان هەبووە بە جۆرێک لە جۆرەکان پرس و ڕاوێژیان لەگەڵ کراوە و لە سەرەتاوە لە نووسینی سیناریۆکەوە
بۆ بڵێم پیان دراوە خوێندویانەتەوە تێبینیان هەبووە و توانم بڵێم من خۆم وەکو دەرهێنەر و نووسەری چیرۆکەکە بەشی زۆر ئەگەر مبالغە نەبێ بڵم هەموو ئەو کتێبانەی مام جەلالم خوێندۆتەوە یان لەبارەیەوە نووسراون و هەموو ئەو دۆکمنتانم تەماشا کردوتەوە کە لەبارەیەوە هەبوون ئەوەی کە بەردەستی من کەوتو هەڵبەتە نەک هەمووی با بڵین لەناو ئەمەوە ئێمە هێڵێکمان دروست کرد ژیانی مام جەلال پڕپڕە لە ڕوودا و پڕپڕە لە بەسەرهاتی جۆرا و جۆر بەڵام ڕاستیەکەی زۆر زەحمەتە مرۆڤ بتوانێت لە ماوەی یەک فیلمە هەموو ئەمانە بێک و کۆ بکاتەوە ئەو هێڵەی ئێمە لەناو ئەم فیلمەیە کۆمان کردوتەوە بریتێ لە سێ گۆشەیەک کە لە سەرەتاکانی ژیانی مام جەلال لە شاری کۆیە کە ئەو هێشتا قوتابی سەرەتایی بووە لەگەڵ هاوڕەکانیە کۆمەڵەیەک بە ناوی کۆمەڵی پێشخستنی خوێندەواری KPX دروست دەکەن چونکە لەو سەردەمەیە پێیان وا بووە بەشێک لە نەهامەتیەکانی گەلی کورد و کێشەکان بریتیە لە دەردی نەخوێنەواری و دووری لە ژیانی شارستانیەوە بۆیە پێیانوە بۆ خوێندنەوە بکەن بە ڕێچکە و ڕێبازێک تاوەکو لەو ڕێگەیەوە جۆرێکی نوێی خەبات با بڵین دەست پێ بکەن هەر لەو سەردەمانەیە کاتێک کە قەدەغە سیاسیەکان لەسەر ڕەمز و بۆنە نیشتیمانیەکانی کورد دروست سەکرێ و بە دیاریکراوی قەدەغە ئەکرێتە سەرکردنەوەی ئاگری نەورۆز و ئەو بۆنە نیشتیمانیانە مام جەلال و هاوڕەکانی لە ساڵی 1946 بۆ یەکەمین جار وەک ئاڵنگاری و ڕوبەڕووبوونەوەی تەحەدیەکی لەو شێوەیە لەسەر لەبەردەم قەڵای قشڵەی کۆیە لەو هەورازەوە ئاگری نەورۆزەکەنەوە و بەیانی جۆرێک لە جیاوازی لە سیاستکردن و ڕۆحی بەرەنگاربوونەوە تیانە دروستە بێ و هەر ئەو ئاگری نەورۆزەیە کە منەتوانم بڵێم دوایی کە مام جەلال لە ناو ڕێخستنەکانی پارتیە بۆ یەکەمین جار ناوێکی نهێنی بۆ خۆی دیارەکە ناوی خۆێنی ئاگر کە ئەمە سیمبولە بۆ ئاگری نەورۆز و بۆ یەکەمین کردە سیاسەکەی کەکردنەوەی ئاگری نەورۆز بووە و دوایی لە ناو فیلمەکە ئەمە هاتیونەتە سەر هێڵێکی ترکە مام جەلال کاتێک قوتابی زانکۆیە لەگەڵ هاوڕەکانیە دامەزراندنی یەکێتی قوتابیانی کوردستان لەسەردەستی ئەو خۆی ئەبێ بە سکرتێری ڕێکخراوەکە لە دواترە کاتێک ئەو وەک ڕۆژنامە نووسێکی لێ هاتوو هەم لە گۆڤاری ڕزگاری دوایی لە ڕۆژنامەی کوردستان کە سەر نووسەر بووە لە هەموو ئەم قۆناغە جیاوازانەیە مام جەلال وەک نووسەرێک ئەوێت ڕووداوەکان بۆ خوێندەواری کوردووە بۆ خەڵک کە ئازادی خوازەکەی ئەو سەردەمە ڕوون بکاتەوە قەڵەمی بەبرشتی خۆی ئەخاتە کار بە جۆرێکی تر ئەتوانین بڵین لە قۆناغێک دوا ئەوەیە کە مام جەلال مەزانین ئەبێتە دەرچووی کۆلێژی حقوق چونکە خوێندنی حقوق لە تەسەوراتی ئەوە بۆ ئەوە ئاگەڕێتەوە کە کێشەی کورد بە دیاریکراوی لەسەر ئاستی هەر چوار پارچەکە و بە دیاریکراویش لە کوردستانی عێراق کێشەیەکی یاساییە بۆیە مام جەلال هەمیشە پێوە بووە یاسا حقوق و بوونی پارێزەر ئەتوانن دیفاع لە کەیسی یاسایی کورد بکەنەوەوانە دواتر مام جەلال کاتێک کە با بڵێن گرژیەکان لە نێوان حکوومەتی ئەو کاتی عێراق و بزوتنەوەی ڕزگاری خوازی کووردا دروستە بێت لە ساڵی 1960 وتارێک لە نەورۆزا جارێکتر ئەخوێنێتەوە و دیفاعێکی سەرسەختانە لە قەزەی کوورد دەکات و لە ساڵی 1961 کاتە شۆڕشی ئەیلول هەڵەگیرسێتەوە مام جەلال خۆی یەکەمین مەفرەزەکان هێزێک بە ناوی هێزی ڕزگاری دروستەکەن و لە ناوچەی چەمی ڕێزان با بڵین خۆی و پێشمەرگەکان و هاوکارەکانی دەست بە هەڵمەتیەکەن کە دوایی درێژە بێتەوە بۆ هەموو کوردستان بە شێوەیەکی گشتێتەوە هەم بڵێن تەبعاً دوای ئەوە کاتێ نزکۆی شۆڕشی ئەیلول دروستە بێ هەر مام جەلال و هاوڕێکانی ناهێڵن کورد لەو میحنەتە بمێنێتەوە جارێکی تر بزیسکەی ئاگر و جارێکی تر سەر لە نوێ سەر هەڵدانەوەی شۆڕش و دامەزرانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر دەستی ئەوان و ئەو ڕێکخرا و با بڵین چکە یەکێتی وەکو هێزێکی نیمچەبەرەی دروستە بێ لەگەڵ چەندین کەسایەتی سیاسی و سەربازی ئەو کاتی کووردا بێکەوە ئەم کاراکەن هەڵبەت بە ڕابەرایەتی مام جەلال قۆناغی جیاوازی هەوە گوتم قۆناغی سەرتاکی بەم جۆرەیە لە خاڵی دووهەمی سێگۆشەکە یاگەین بە کتێبێک کە زۆر گرنگە مام جەلال نووسێتی بە ناوی کوردایەتی کتێبی کوردایەتی مانیفێستی بیرکردنەوەی مام جەلالە یان تەسەوراتی سیاسی مام جەلالە بۆ بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردووە لەوەیە مام جەلال
زۆر بە وردی جەخت لەسەر جۆرێکی نوێی خەبات بە تێگەیشتنێکی نوێەوە کە لەوێ مامجلال وەک چەپێکی نوێگەر وەک شۆڕژگەڕێکی چەپ کە باز لە جۆرێکی تری خەبات بوونەتەوەی کوردەکە کە جیاوازە لە خێڵایەتی و جیاوازە لە هەموو ئەو تەسەوراتانەی پێشتر بۆ سیاست کراون دواتر هەر ئەم کوردایەتیە ئەبێ بە ڕێبازێک کە دواتر ئێمە و ڕێبازی مامجلال دەتوانین بیناسێنین لە کۆتاییەکانیە مامجلال دوای کەوتنی ڕۆژێمە دیکتاتۆرەکەی عێراق مامجلال کاتی ئەبێتە سەرۆک کۆمار بۆ یەکەمین جارە لە مێژووی عێراقا سەرۆک کۆمار بە شێوی دیموکراسی هەڵەبژێرێ لەلایەن نوێنەرانی گەلەوە دوایی مامجلال دوو خاڵ هەیە زۆر گرنگە لەو مەرحەلەیە یەکەمیان لە کاتی ئەنجومەنی حکوم یان مرافعەکەی کە بۆ سەلماندنی کوردستانی بوونی کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی تریان ناوچە دابڕێنراوەکانی تر مامجلال دیفاعێکی سەرسەختانە لە قەزەی کوردەکە کاتێک کە لەو پەڕی دەسەڵاتە لەو دەوڵەتەی کە سەردەمێک گەلەکەی بە ئاگر و ئاسن ئەچەوسانەوە بەڵام مامجلال وەک شۆڕژگێڕە لەو قۆناغەوە دەست پێکە تا گاتە سەرۆک کۆماری بەڵام لە سەرۆک کۆماریشە هەر دیفاعەکەەوە بینیمان بۆ یەکەمین جار کاتێک چووە نەتەوەی گرتوەکان وەک سەرۆک کۆماری عێراق بە زمانی کوردی قسەی کردووە ئەمەش یەکەمین جار بوو لە مێژووە کوردێک لە پۆستێکی ئاوا گرنگە بە زمانی کوردی قسە بکەوە ئەمە جەختکردنەوەیەکە گەر با بڵین بینەوە ناو فیلمەکە لە ناو فیلمەکە ئێمە جەختمان لەسەر ئەو ڕێبازی کوردایەتی مامجلال کردوێتەوە کە ڕێبازە هەرە دروستەکە بووە کە هێڵی نیشتیمانیە لە خەباتی کووردە و بەرگریکردنێکی سەرسەختانەیە هەم لە دابوونەریتە کوردەواریەکان و کللتوری کوردی کە خۆی لە بۆنە نیشتیمانەکانە ئەبینێتەوە هەم داکۆچیکردنە لە زمانی کوردی چونکە مامجلال وەک کوردێک سەرۆک کۆماری عێراق بۆ ڕاستە دوای ئەو لەلایەن سەماحەتی سەید سیستانیەوە وەک سەمام الئەمانی عێراق ناسانرا و ماڵی کۆکەرەوەی هەموو عێراقیەکان بوو بە هەموو جیاوازیەکانیانەوە و تا ئێستاش هەموو لایەنە سیاسەکانی عێراق و ناوچەکە و جیهان شایەتی بۆ ئەوان کە مامجلال کەسێک بوو توانی هەموو جیاوازەکان کۆبکاتەوە سەرمێزی ئەو مێزی ڕێککەوتنەکان بوو بەڵام هەرگیز ئەوەی لەبیر ناکرد کە ئەو ڕابەرێکی ڕزگاری خوازی نەتەوەی کورد و نیشتیمانی کوردستان. بۆ من شانازێکی گەورە بوو کە بۆ یەکەمین جار فیلمێکی لەم شێوەیە دروست بکرێ و من ببم بە دەرهێنەری ئەم فیلمە بۆ مێژووی خۆم شانازێکی هەرە گەورەیە کە ئەمێنێتەوە لە مێژوومە و بۆ هاوڕێیانەشم کە لەگەڵ مابوون کە پێم خۆشە ینی لەبەروی ستافەکەمان زۆرە ناتوانم ناوی هەر هەمویان بێنم بەڵام بۆ نمونە کەسێکی وەکو کاک خەیبەر ڕەفیق کە وێنەگری فیلمەکە بووە کاک شۆڕشی مەعروفی کە کوردێکی ڕۆژهەڵاتە و یەکێکە لە میکەپ ئارتستە زۆر بەتواناکان بەشێکی زۆری کارە قورسەکە کەوتە سەرشانی ئەو لە دروستکردنەوەی ئەو کەسێتیانەیە تاوەکو لە ڕووی شێوەیە لە مامجلال بچن وەک کوردێکی دڵسۆز بم ئەرکی خۆی هەستا و هاوڕێیانی تربان مەسەر مامۆستا دڵشاد مستەفا کە تێکستی با بڵێن نەڕێشتنی فیلمەکەی نووسی وە کاک عەبدول کە وەک بەڕێوەبەری بەرهەمەکەمان بووە خاتو ژینۆ کە یاریدەدەری دەرهێنەر بووە کاک بەرهەمتەی پێشتر باسم کرد وەک بەڕێوەبەری هونەری و خاتوبانە جلوبەرگ و یانی ستافێکی زۆرمان هەبوو کە مەسەرەن دواتر بە شانازیەوە کە ئێمە گەینە قۆناغی مۆنتاژۆوانە دکتۆر نەورۆز تەنیا کە یەکێکە لە میوزیک دانەرە بەناوبانگەکانی کورد مەسەرەن مۆسیقای فیلمەکەی داڕشتووە و ستافێکی گەورەی هونەری پاڵپشتی پرۆژەکە بوون و ئێمە بە هەمومان ئەم فیلممان دروست کردو من یەک کەسم لە ناو ئەو ستافە گەورەیە و ئیشەکە بەرهەمی ئەم هەموو هاوڕێ بە دیاریکراویە بێ سپاسی کەناڵی ئازیزی کورسات و گەلی کوردستان و بۆردی ئەرشیفی مێژوو بکەم کە بەشێک لە
داتا و زانیاری و دۆکۆمنتەکانمان لەوانەوە وەرگرتووە بە دیاریکراوی ڤیددیۆکان کە بەکارمان هێناوەتەوە بەشێک لە ڤیددیۆ ئەرشیفەکان ئەو ئەرشیفانە بوون کە خاتوهێرە ئۆبراهیم ئەحمەد و مامۆستا عەباس عەبدوڕەزاق عەباسی ڤیددیۆ ئەمانە وێنەیان گرتووە لە سەردەمی شاخە ئەمانەمان بەکارهێناوەتەوە و ئەو ستافانی ترکە لە ناو فیلمەکەیا بوون ڕەنگە داوای لێبوردن بکەم کە ڕەنگە نەتوانم ناوی هەمویان بێنم یان لەم کاتیان بیری هەمویانم نەبێ بەڵام بۆ هەمومان شانازێکی گەورە بووە کە لەم فیلمەیە کارمان کردووە. ئیتر ئێوەش هەمیشە هەرشاد و سەربەست و سەرکەوتوو. گەلی کورد زۆر دەمێت کە خەبات دەکات و زۆر دەمێت کە خوێندە ڕێژێت و فیداکاری دەکات ئەو بۆ یەکەم جارە لە مێژوگەرەکەمان شۆڕشێن و یەکەمان بە ئەنجام دەگات و ئەو بەرهەمەی دەبێت کە هەمومان ئێستا دەیبینین.